تاگڕەوی لە بڕیار و دیاریکردنی چارەنووسی دانیشتوانی هەرێمی کوردستان بەردەوام جێگای ترس و دڵەڕاوچەی هاوڵاتیانی هەرێم بووە، بەتایبەت لە کێشە و ئاڵۆزیەکانی نێوان هەولێر و بەغدا. بۆ دڵنیایی لەم هەڵبژاردنەش لیستی هاوپەیمانی کوردستان کار لەسەر دابینکردن و زامنکردنی داهاتووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات لەگەڵ بەغدا، نەک یاریکردن بە چارەنووس و خۆسەپاندن هاوشێوەی لایەنەکانی تر. هەمیشە ئێمە خۆمان بە خاوەنی قەزەی کوردی زانیە لە بۆ بابەتە نەتەوایەتەکان هەوڵماندا یەکڕێزی ناوماڵی کورد بپارێزین لە داهاتوو لە ئێستا و لە بۆ ئایندەش هەمیشە لە بۆ ئەو پرسانە بووە پرسیینەتەوەیی لە بۆ بابەتی خزمەتگوزاری لە بۆ یەکڕێزی لە بۆ سەقامگیری هەمیشە پێشەنگ بووە و داکۆچکاری سەرسەختی مافەکانی میلەتەکەمان دەبین. هەمیشە بەرژەوەندیەکانی ئەو لایەنە سیاسیانەی کە پێش بەرژەوەندی دانیشتوانی هەرێم بووە بەتایبەت لە شەڕکردنیان لەسەر دەسەڵات و پۆستەکان لە بەغدا، نەک چارەسەرکردنی کێشە و ئاڵۆزیەکان کە دوجار دانیشتوانی هەرێم باجەکەیان داوە. چاودێرێکی سیاسی دەڵێت کاری سیاسی ئەو لایەنە سیاسیانە ڕوون و دیارن کە چارەنووسی هاوڵاتیان دەکەنە قوربانی کورسی و دەسەڵات لە بەغدا. لە ڕابردوو بینیمان لایەنی سیاسی هەبوو مزایدەی سیاسی دەکرد لەسەر دەوڵەت بوون، بەڵام لە بەغدا شەڕی پۆستێکی دەکردیانی کە ئەمە بەڕاستی زۆر متەناقزە، زۆر پێچەوانەیە. بوونی لیستی هاوپەیمانی کە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندا ئەنجام درراوە، من بە هیوام بتوانن دەنجێکی باش بینن، هەم بۆ گەڕانەوەی هاوسەنجی هێز، هەم لە پێناو دیموکراسیە. لا هەرێمی کوردستان هەڕەشە دەکەن و ژێر بەژێرش ڕێکەوتن دەکەن بۆ وەرگرتنی پۆست و دەسەڵات لە بەغدا. لە ماوەی چەند ساڵی ڕابردووش بە ئاشکرا ئەو ڕوونی سیاسیە بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان بەدیارکەوت کە ئەوانەی بۆ داکۆچیکردن لە مافی هاوڵاتیان لە بەغدان یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە داهاتووش لیستی هاوپەیمانیە کە بتوانێت نوێنەراتی ڕاستەقینەی هاوڵاتیان بێت لە بەغدا. قارەمان زەوەر، کورسات نیوز، هەولێر.